یەکەم وەجبەی پرۆسەی دابەشکردنی نەوتە لە هەڵەبجە، بەڵام وەک هاوڵاتیەک دەڵێت هی 5 ساڵ پێشێستایە. هاوڵاتیانیش سەرەیەکی دوور و درێژیان بۆ وەرگرتنی نەوت گرتووە، قەرەباڵغی زۆر دروست بووە. اینجا کێشەیەمە چییە کاکە ئەمان هاتوون بە ماسیحە بە داری ماسیحە قیاسیەکەن، یعنی خۆی لە ڕاستیانمە بەشێکە لە دزیکردن تو ئەبێ عەداد وە بێ بەبێ عەداددا بەشەکەی بەرمیلمان هەیە گەورەیە بەرمیلمان هەیە بچووکە، یعنی هاتووە بە داری ماسیحە. داری ماسیحە لە وڵاتەیە تەنیا بۆ جۆزاڵدانەوە بەکارێنن نەک بۆ قیاساتیەوە. ئەمە یەک. دووەم کاکە ئەم شارێمە بەخواردنە پارێزگاری هێنە قایم قامی هەیە ئەوەی کە ئیبینی بە چای خۆ هەڕەمەکی هەرگێ بۆ بەیواتە پێشەوەی کە 50 بەرمیلی هاوارگە 100 بەرمیلی هاوارگە تی چارە پڕیەکا بۆ خۆی و خەڵکی فەقیرەژار یەک بەرمیلا پێێت بە 2 سعات و 4 سعات دەیوەسێ لێ. بڕیارە دابەشکردنی نەوت لە ڕێگەی بریکارەکانی خۆراکەوە بێت و 200 لیتر بە 104,000 دینارە و بەشێک لە وڵاتیانیش دەڵێن کەمتر لە 200 لیترەکە دەکەنە بەرمیلەکان. بەڕێوەبەری نەوت و کەنزەکانی هەڵەبجەش ئامادە نەبوو هیچ ڕوونکردنەوەیەک لەسەر پێوەری پێدانی نەوت و نیگەرانی وڵاتیان بدات. بەخوایشە جاران 20 لیتری کەم بوویشە چلی کەمە نایدن 40 لیتری کەم ئەماندەنێ ئیدە قسەی چیمان بۆ بێت دوشدان نەماگە دیانە نەماوە ئەو بەرمیلە خۆی بنام 240 220 بگرێ لێ ئەم دوو دەبێت لێ گێڕنەوە جا ساڵان دەبێت یان گێڕەوە زمانی زوو هەف پولیانەکرد بۆ ئەمەی ژوەزان نییە بەم شێوەیە ئەمە هەر شێوەیەکی جوانێ وڵایی من پێم باش نیە زۆر قەرەباڵغا وایە هەرێکی لە سونێری خۆیان بە هەرێکی لە شوێنێکە دیاری بکرایە. ئەمە 5 ساڵە نەوتمان وەرنەگرتکە اینجا دوای ئەم 5 ساڵە ئیشتە هاتکە ئیشتە لە بەیانی و مەلەبانگدانەوە هاتین ئێژن وڵا جەهازەکان ئیش ناکە ئەوە گیرمان خوارگە لەگرە و ئەگەر ئەم نەوتە ئەوە تەوزیع بکرێت زۆر باشە بۆ فەقیر باشە. بەشێکی زۆری وڵاتیان ئەوە چەندین جستانیان بەڕێ کرد و بەرمیلە نەوتەکەی حکوومەتیان وەرنەگرتووە. چاوەڕوانن بەو نرخە زۆرەی حکوومەتیش بێت هیچ نەبێت بەرمیلێک نەوت لە ماڵەکانیاندا ئەبێت. ئەوەی جێگەی نیگەرانی خەڵکە لە وڵاتی پڕ لە سامانی نەوت و ژێرزەوی گرانی نرخەکەیەتی، چونکە بەپێی زانیاریەکان حکوومەتی عێراق بە 30,000 دینار ساڵانە بەرمیلێک نەوت بەسەر وڵاتیەکانیدا دابەش دەکات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.